لەو دەکەین کە وەک دەزانین ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا جەخت لە یەک پارچەی خاکی سووریا دەکەنەوە بە پێڕاگەنراوی کۆتایی کۆبوونەوەکەی پوتین و ئەردۆغان کە لە سوچی بەڕێوەچوو هەردوو لە تاوتوێی دۆسیەی سووریا و چەند دۆسیەکی دیکەیان کردو جەختیان لە یەک پارچەی خاکی سووریا و کاری هاوبەشی نێوانیشیان کردوەوە بۆ بەرەنگاربوونەوەی گروپە چەکدارەکان لە وڵاتە. هەر لەو کۆبوونەوەشدا پوتین و ئەردۆغان دووپاتیان کردوەوە کە دەبێت ڕێکەوتنی گواستنەوەی دانەوێڵی ئۆکراین لە دەرەی ڕەشەوە بەردەوامی پێ بدرێت و بە تەواوەتی جێبەجێ بکرێت. ئێمە قسەی زیاتر لەسەرم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ئامادەیە ئەویش زەردەش جەلال شارەزا لە کاروباری تورکیا. کاک زەردەش بەخێربێن. سپاس بۆ ئامادە بوونێت. کاک زەردەش بە شێوەیەکی گشتی چۆن خوێندنەوە بۆ ئەم کۆبوونەوەی ڕۆژی هەینی سوچیەکەیت کە لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا و ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیادا بەڕێوەچوو؟ بەڵێ زۆر سپاسان دەکەم. ئەگەر ئێمە سیر بکەین ئەمە دووسێ ڕوانگە هەیە، ڕوانگەیەکی ئابووری هەیە، ڕوانگەیەکی سیاسی هەیە. بەڵام هەمیشە تورکیا ئیجبار بووە بۆی کە لەگەڵ ڕووسەکان یان لەگەڵ ئێرانیەکان لەگەڵ ئەمریکان دانیشێ بۆ بەدیێنانی مەرامە سیاسیەکانی خۆی ئەوش بە تایبەتی لەم کاتا بۆ وەرگرتنی لامپێکی سەوز بۆ هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان و ئەو شوێنانی کە بەدەست هێزەکانی قەسەدەوەیە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەیبینین ئەمڕۆ رووسیا و تورکیا لە کۆمەڵێشتی مشتەرەکە یەک ئەگرن. ینی ئێستا رووسیا لە شەڕای لەگەڵ ئۆکرانیا پێویستی بە دروازەیەک هەیە بۆ تێپەڕاندنی دانەوێڵە و بڵێن دانەوێڵەی ئۆکرانیا و رووسیا وەکو دەواازەیەک بدەرەوە و پێویستی بە تورکیا هەیە بۆ شکانیەوە ئابلۆق ئابووری کە ئێستا ئەخرێتە سەری و پێویستی بەوە هەیە لە ڕێگەی هەڕەشەکانی تورکیاوە هەنێک جێگا هەیە بیژێڕێتەوە بن دەسەڵاتی سووریا، چونکە سووریا شوێنێکی استراتیجیە بۆ رووسیاوە پێگەی سەرەکی رووسیا و ئەم شوێنە رووسیا وەکو سووریا وەکو معسکرێک بۆ خۆیە بینێ. هەر هێرشێک هەر لەقبوونێک لەو ناوچەیە لەقبوونی سیاست و سیاسەتی دەرەوە و سیاسەتی گشتی رووسیا لەبەرەوە رووسەکان لەم چەند ساڵی دوایە هۆکارێک بوون بۆ مانەوەی حکوومەتی سووریا لەسەر قاچی خۆی و بۆ ئەوەی بە هەڕەشەکانی ئەردۆغان احتیمال هەیە ڕێکەوتنیش کرابێ بە هەڕەشەکانی ئەردۆغان بیانەوێ باکووری منبەجوو تەر ڕەفعەت و هەنێک جێگە لەژێ دەستی هێزەکانی سووریای دیموکرات دەربکەن و تەسلیمی ڕژێمیکەن. قەناعەتیشم وایە کە پۆتین دوای ئەو ڕێکەوتنە لەوەتی پەیوەندی بە فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتەوە کردبێت پێویست بێتن ئێوە لەو شوێنانە پاشەکشە بکەن تەسلیمی حکوومەتی سووریایی بکەن ڕژێمی سووریای بکەن ئەگەر ئەوە نەکەن ئەو کاتە تورکیا هێرشەکە بۆ سەر ئەو جێگایانەیە. بەڵام ئێمە لە دەمی داهاتوە سەیرەکەین بزانین هێزەکانی سووریای دیموکرات هەڵوێستیان چیە بێ بەرامبەر بەوە. باشە. یعنی کۆمەڵێ ئەتوانین بڵێن هەموو ڕێکەوتنەکە لەسەر دوو تەوەرە بووە. تەوەرێکی تێپەڕاندن و شکاندنی ئابلۆقی ئەو ئابلۆقە کە ئەمریکا ئەوروپا خسۆن سەر رووسیا، تەوەرەی دووەمیش مەسەلەی سووریایە. باش ئەمە دوایی بە دوورودرێژی باز لە کاریگەرە سیاسیەکانی و هەروەها کاریگەریە ئابوووریەکانی شەکەینەوە کۆبوونەوەی کە لە نێوان و وڵاتەدا بەڕێوە دەچێت. ئەم کۆبوونەوەی کە لە بەتایبەت کۆتا کۆبوونەوەیان لەوەی کە لە سوچی بەڕێوە چوو ئەتوانین بڵین دەرفەتێکە بێت بۆ ئاساییکردنەوەی ئەو دۆخە سیاسی کە لە بەسەر هەندێک وڵاتی خۆرهەڵاتی ناوەڕاستدا هاتووە گەر دەستی هەردووە وڵاتی تێدا بوو بێت. باوەڕ ناکەم بۆ شێوە بێت چونکە ئێستا ئێرانش لە ناو مەسلەکەیە و ئەمریکاش هەیە چونکە ئەگەر پلانیشی بەو شێوەش هەبێ بۆ ئیجبارکردنی هێزەکانی سووریای دیموکرات یان بۆ ئاڵوگۆڕێک لە ناوچەکە ئەو کاتە لەوەتی ئێران ڕازی نەبێ بەوە یان ئەمریکا ڕازی نەبێ لەوەتی هاوپەیمانی ئاهەنگێک دروست بێت لە بینی رووسیا و لە بین عەفو لە بینی ئەمریکا و ئێران چۆن بینیمە لە عێراقا لە هەنێ قۆناغا ئەمریکا و ئێران هەنێ هاوئاهەنگیان دروست کرد. احتیمال هەیە جارتریش ئەوەش لە ڕۆژاوای کوردستان دروست بێت لە باکووری چونکە ڕۆژ ئاوای فرات تۆ حساب بکە لە پێگەیەکی ئێرانە ینی ڕۆژ ئاوەکەشی ڕۆژهەڵاتەکەشی لە من دەستی هێزەکەن تۆ بزانە ینی ئەمریکا لەوێ بەرپرسە بەرامبەر بەو جێگایانە و دەسەڵاتی ئەوان لەوێ هەیە و ئەوان هاوکاری هێزەکانی سووریای دیموکراتەکەن.
پێشتریش ئەردۆغان زۆر محاوەلەی کردووە لە ڕێگەی کۆبوونەوەی لووتکەی تاران ویستی ئێرانیەکان ڕازی بکە ئەمریکیەکان ڕازی بکە کە ئۆکەیشی بنێ بۆ هێرش کاتە سەر ئەو جێگەن حتا ئێران بە ئاشکرا پێیوتی ئەوە هێڵی سوورە هێرشکردنە سەر ئەو جێگایانەوە ئەمریکیەکانش ڕازی نەبوون و ئەمڕۆ بۆ ئەوەی ئەو پلانەی جێبەجێ بکات وەک وتم هێزی نزیک بوونەوە بینی رووسیا و تورکیا تا حدێک هەیە باشە بەڵام ئەوەش ببینین لەناو ئەم پەیوەندیە سەمیمێتێکیش نییە ینی هەمیشە ڕووسەکان بە شێوەیەکی زۆر زیرەکانە توانیوانە یاری بە تورکیا بکەن لەو پەیوەندیانە چونکە ڕووسەکان پێشتریش ئاڵوگۆڕێکی بازرگانی وەک ئاڵوگۆڕێکیان کردووە ینی ئەم بازارگەری کە ئێستا ئەیکەن ئەوەشیان کردووە پێشتر باشە کاک زەردەش پێت وایە تورکیا ئەوەندە لە ڕووی فکریەوە بێهێز بێت کە حکوومەتێکی وەکو رووسیا بەردەوام بتوانێت یاری بە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابووریەوە یاری بە سیاستەکانی تورکیا بکات ئەم ڕێپێگەی تورکیا پێگەیکی لاوازە ینی ئەگەر تۆ سەیرکەی بە شێوەیەکی گشتی دوای هەڵۆشانەوەیەکێتی سۆڤێت تا ئەو کاتەش تورکیا بە حکمی پێگەی جوگرافی و سیاسیەکەی لەو ناوە هەندێک هاوپەیمانی دروست کردووە ینی ئەگەر سیر بکەین لە 50 ساڵی ڕابردووە کە تورکیا ئەندامی ناتۆ بووە لەبەر ئەوە نەبووە کە تورکیا وەکو دیسپلین یان وەکو یاسای نێودەوڵەتیەکان ئەوانی کە ناتۆ دایناوە ئەوان بتوانن ئەو هێزی باکووری ئەتڵەسیا جێگە بگرن لە ناتۆ ئەوە بووە کە لەو سەردەمەشە ناکۆشی بینی بڵێن جەنگی ساردە بووە ینی ناکۆشیە بۆی لە بینی سیستەمی ئەمریکا و یەکێتی سۆڤێتە بە حکومی ئەوەی پێگە جوگرافیەکەی دراوسێ رووسایە هەندێک جێگەیان بۆ تورکیا کردەوە بەڵام دوای ئەو ئاڵوگۆڕە سیاسیانەی کە لە بۆ نمونە لە 30 ساڵی ڕابردووە دروست بوو ئیتر پێگەی تورکیاش بەرە ئەو پێگەی پێشووی نامێنێ بەو شێوەی پێشوو بۆ ئەمە مرۆڤ بێجاتر خوێندنەوەی کە بکە ینی خوێندنەوەیشی نوێتر بکە بووە و بە تایبەتی لەم سەردەمەی ئێستا کە ئێستا تورکیا بە خۆناغی زۆر هەستیارانەوە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە شێوەی گشت لە ڕووی پەیوەندیەکانی پەیوەندی نێودەوڵەتیەکانی ئەمە وای کردووە تورکیا گۆشەگیر بمێنێت کاتە بۆ هەردوو وڵاتەمە هۆکار بووە کە لەگەڵ یەک کارڕێک بکەون و کۆبوونەوەکانی خۆت با بڵێن بڕیارەکان لە بینەوە دوو وڵاتەدا بدرێت هەنێشتی مشتەرەک هەیە باشە وەک باسم کرد وەک مەسەلەی تێپەڕاندنی دانەوێڵەی رووسیا و ئۆکرانیا و هاتنی ڕووسەکان لەبیرە نەچێ ئێستا ئالیگارشیەکانی رووسیا ئێستا دێنە تورکیا لەوێ ئیشی سەرمایە گوزاریەکەن کۆمپانیا دانێن و لە ڕێگەی تورکیاوە ڕێگەزنامەی تورکیا وەرەگرن ئەمە بۆ چییە لەم کاتا لە ماوەی ئەم دوو مانگ سێ مانگا چاودێرانی سیاسی لە تورکیا ئیشارەتە بەوەین کە خەڵکی زۆر لە رووسیاوات و سەرمایه‌دارەکە دێن لێ کۆمپانیا دانێ لەگەڵ کۆمپانیاکە ڕێگەزنامەی تورکی وەرەگرن ئەمە زیاتر بۆ ئەوەیە کە لە پاشا ڕۆژا بتوانن ئەم لە ڕێگەی ئەم کۆمپانیانەوە لەگەڵ ڕێگەی کۆمپانیای تورکی سەر بەخۆیان بتوان ئەو ئابلۆخە ئابووری کە لەسەر رووسایە بیشکێنن بەڵام ئەمە نازانین تا دوای ئەوە کاردانەوەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ڕێگویستمە و پرسیارە بکەم لە ئێستادا کە تورکیا ئەنجامی حەلفی ناتۆیە و وڵاتانی ئەوروپی هەروەهانەتەوەی گرتوەکانیش حەسارێکی زۆر گەوریان خستۆتە سەر رووسیا و دەشیانەوێت کە هیچ وڵاتی یارمەتی دەری رووسیانە بێت لەم کاتەدا کاردانەوەکان مەترسیەکان بۆ سەر تورکیا لە داهاتوودا و لە ئێستاشدا بە دیاریکراوی چی دەبنە گەربێت و لەم ڕێکەوتنانەی لەگەڵ رووسیادا بەردەوام بێت ئەم ڕێکەوتنانە دوو لایەنی هەیە ینی ئێستا ئەگە بە شێوەیەکی گشتی سەری تورکیاکەین لە بینی دوو بەرداشایە بەرداشتی رووسیا بەرداشتی ناتۆ بەرداشتی دوای ئەوەی کە تورکیا پەیوەندی لەگەڵ رووسیا بەهێز کردووە ساروخی کاتوێشایی S-400 بەدەستێنا بەبێ ڕەزامەندی ئەمریکا و ئەوروپا و ناتۆ بە شێوەیەکی گشتی ئەمە کاردانەوەیکی زۆر گەوری دروست کرد لە سیاسەتی ئەمریکا و ئەوروپا لەناو ناتۆ بە تایبەتی ئەمە بۆ هۆی ئەوەی کە ئیتر تورکیا وردە بەرەو دابڕان و دوورکەوتنەوە بچێت لە ناتۆ ینی چاودێرانی سیاسی پێشبینی ئەوە ئەکەن لە دەمی داهاتووە هەنگاوەکان بەرەو زیاتریش بچێت ینی بەو ئاقارەی کە تورکیا ئیتر لە ناتۆ بە تەواتی بچێتە دەرەوە بۆچی چونکە تورکەکان هەمیشە ویستیانە دوولایەنە سیاست بکەن ینی دوولایەنە هەر لە سەردەمی وەکوتم جەنگی سارد ئەو کاتێکە ناتۆ پێویستی پێ بوو ئەوان
هاتوون تۆ سیر بکە ینی لە جەنگی ساردا لە جەنگی سار پێش ئەوەش دروستبوونی یەکێتی سۆڤێتە پێش ناتۆش ڕووسەکان تورکەکان هاتوون مراوەیەکی سیاسیان کردووە لە ناوچەکە هەمیشە هەر لەسەر حسابی کورد بووە بۆ نونوە کە هاتوون دژی شۆڕشی ئاگری داخ ئەحسان نووری پاشا دژی شێخ سەعیدی پیران و سەید ڕەزا هەمیشە دەستێکی ئەوانی تیابووە لەگەڵ ڕووسەکانە ینی بەشێکی موافقەتێکی ئەوانی تیابووە ینی حتا لە دروستکردنی کۆمارێکی بچووکی بینی ناکۆڕن و خەرەباخ لە سەردەمی لینین کە دوای لینیش ئەوان دێن ئیتفاقی لەگە ستالینەکەن بۆ ڕوخانی ئەو کۆمارە بچووکە کوردیە لە منتیقەی لاتین و گەڵبەجار لە بینی ئازەربایجان و ئەرمینیا ینی هەمیشە تورکەکان هاتوون تعویزێکی گەورەتریان ناوە بۆچی بەس بۆی کورد نەبێت ینی هەر کوردێ لە هەر جێگەیەک ینی نەکە لە ڕوئێستا ئەمڕۆ لە ڕۆژاوی کوردستان لە باکوور لە پارچەکانی کاتم هەموو مەترسیانی خاتە سەر وڵاتەکەی و سەر سیاسەتی وڵاتەکەی تەنها بۆ لە ناوبردننی کووردە بۆ لە ناوبردنی چونکە خۆیان ئەزانن ئێستا ئەوان سیاسەتی تورکیا لەسەر سیاسەتی ئینکار و ئیمهاکردن دروست بووە وێرانکردن و ئینکارکردن یعنی ئێستا ئەگەر ئەوان بێن ڕێگەبن ینی ئی دژایەتی کورد نەکەن و لە دەستوری خۆیانە دەستوریی دیموکراتی بڵێن کورد هەیە وەک چۆن لێسەر لە عێراق هەیە وەک ئەوایە تورک 700 ساڵ بە دەوڵەتێکی دروست کرد بێ ئێستا بە یەک جا بڕوخێت لەبەرەوە خۆیان ئەڵێن ینی چاودێرانی سیاسی تورک خەڵکی نەژادپەرستی ئەوان زۆر جار بە ئاشکرا لە حێقدی خۆیانە شتەکان دەرەبڕن ینی ئەڵێن ئەگەر لەسەر مەریخیش دەوڵەتێکی کوردی دروست بێت دەسەڵاتی کوردی دروست بێ ئێمە دژی ئەوەی کورد ئەوەندە بۆتە مەترسی بۆ سەردەسەڵاتی تورکی ئەوان هەستەکەن کورد ئەمڕۆ ڕەگەزێکی ئەساسی لە تورکیا ینی ئەگەر سەری بکەن ژماری کورد ئێستا وەکو لە بەتایبەتی لە مەترۆپۆڵەکان نەک لە کوردستانیش لە شارە گەورەکانی تورکیا ڕێژەیەکی لە هەنی شوێن هەیە یەکسان بۆتە لە ژماری تورک ئەمە ئەوان هەمیشە ترسی ئەویان هەیە ترسی ئەویان هەیە ڕۆژە لە ڕۆژان ئەم شتە ینی کورد ببێتە دەسەڵات ینی ببێت دەسەڵاتی کوتو چاوردە و دەبەرەوە پارچە بوون بچێت ئەوان هیچ کاتێ باوەڕیان بەسەر ئەوە نییە کە بتوانن سیستەمێکی ئیدارێکی دیموکراتی دروستکەن کە بتوان ئیدارێکی دیموکراتی پێکەوەی دروستکەن ینی لە چاوپێکەوەیەکانی ئەم دوای مەول و چاوژۆغڵ و بە ئاشکرا لەسەر قساکە یان ئەردۆغان یان ئەوانی کە زۆر جارەڵ شتێک نییە بناوی کوردستان ئێمە ئەگەر لە دەرەوەی ئەوەش بێ هەموو شتێکمان دانابێت لەسەر ئەوە نایڵین کورد ببێتە خاوەنی ستاتویەکی سیاسی سەر بەخۆی خۆی باشە کاک زەردەش دەزانین کە ئەردۆغان هەم خۆی و هەمیش وڵاتەکەی لە کێشێکی گەورەدا لەگەڵ وڵاتانی ئەوروپا و هەروەهانەتەوەی گرتووەکانیش پێت وایە بۆچی دائیمەن خۆی وا دەرەخات کە وڵاتێکی ئاشتی پارێزە زۆرێک لە کۆبوونەوەکان لە وڵاتەکەی خۆیدا ئەنجام دەدا زۆرێک لە نێوە بۆ خۆی وەکو وڵاتێکی نێوەندگیر پیشان دەدات و بانگهێشتی ئەو وڵاتانە دەکات کە کێشیان هەیە یەکێک لە وڵاتانە رووسیا و ئۆکراینەکە بەردەوام پێیان دەڵێت کە هەر کێشێکتان هەیە توان بێن لە خاکی تورکیادا یەکلایی بکەنەوە هۆکار چییە چ سوودێک لەم هەڵوێستانی وەردەگرێت ئەوە میکیاجێکی سیاسیە بەکارێنێ باشە ئێستا تورکیا ئامادەیە ئەگەر رووسیا پشتگیری بکە ئۆکەی بکە بۆی هێرشکار سەر ڕۆژاوی کوردستان ئامادەی پشتگیری رووسیا بکە دژی ئۆکرانیا هەنی خۆەوە لە سیاست تا ئەم شتە معنی جاهیزە بکرێ ینی ئەوان دوای توانێتی سوود لەم هەڵوێستە و لەم جۆرە سیاستکردنەی ببینێت تا ئێستا خەریکی بناغەدانانی ئەوە وەک گوتم ئێستا کۆمپانیا و خەڵکی دەسەڵاتداری رووسیا دێن بە لێشاو دێنە تورکیا لێ کۆمپانیا دروستەکەن بەو مەبەستە دروستیەکەن و ئەمە ئەوروپا و ئەمریکای عاجز کردو بەڕادێک من پێشبینی وەکەم لە دەمی داهاتووە کاردانەوەکان زیاتریش بێت باشە وەک چونکە دەزانین لە ڕابردووشدا لە ساڵانی زۆر پێشووتردا ئەو جەنگەیە خۆت با بڵێن ناوکی لە نوێن ئێران و عێراقدا هەبوو دەیویست بیان هێنێتە تورکیا و لە خاکی تورکیادا ئەم بابەتانە یەکلایی بکاتەوە بۆیە گرنگ بوو بەلامەوە کە بزانم لەم هەڵوێستانی چه سوودێکی بینەوە بەڵام لەگەڵەوەشدا ئەگەرێن بین باسی بابەتێکی دیکە بکەین زۆرێک لە چاودێران و سیاسەتمەداران باز لەوە دەکەنم کۆبوونەوەی کۆتایی سوچی مەترسیەکان زیاتر لەسەر کورد زیاتر دەکەن بۆ پێی کە ئەردۆغان
یاخود بە بڵین وڵاتی تورکیا لە هەر ڕێکەوتنێکیدا لە هەر کۆبوونەوەیەکیدا لەگەڵ وڵاتان دواتر ڕاستە و خۆ هێرشەکانی بۆ سەر ڕۆژاوا زیاتر بووە ئەگەر بۆ سەر ڕۆژاواش نەبێت بۆ سەر باشووری باڵین کوردستانی باشووریش زیاتر بووە مەترسیە گەورەکانی دوای ئەم کۆبوونەوەی سوچی چی دەبن بۆ سەر کورد هەروها بۆ ڕۆژاوای پێگەیەکی میدیایی هەیە ئەنور باشە بابەتێکی هەستیار و مەترسیداری ئاشکرا کردووە ئەویش ئیشکردنی تورکیا بۆ شکاندنی ئەو ئاڵۆقەیەکە لەسەر ڕووسایە پێم وایە پێرە بەسەر پێرەوە و بابەتی نووسیوە ئەمە تورکیا ئەبێت لەو بەیناخۆ یەکلای کاتە یعنی ئەگەر لایەنگری رووسیا بکە بکرێتە جەبهەی رووسیا چونکە ڕووسەکانی ئێستا ئەیانەوە قوت بێشی نوێ دەرکەون هەنی بە تایبەتی یەکێک لە کاردانەوەکانی رووسیا بەرامبەر بە ئۆکرانیا ئەوە بوو کە ڕووسەکان ئیتر قبوڵیان نییە ناتۆ بێتە نزیکی قورقوڕاکیان دەیانەوێت جەمسەرێکی سەربەخۆ وەکو جەمسەرێکی سەربەخۆ دەور ببین جەمسەری ئەمریکایە جەمسەری رووسیاش هەبێ و جەمسەری سێمیش هەیە سینە بەڵام ڕووسەکان ئیتر بەوە قای نابن کە ناتۆ هێزە نارەکانیان بێتە نزیکیان بێتە هاوسنووریان یەکێک لە کاردانەوەکانیە بەرامبەر بە ئۆکرانیا ئەوە بوو لەبەرەوە ئێستا تورکیا بۆ ئەوەی هەنگاوێک هەڵبێنێ یعنی بۆی رووسیا پشتگیری بکات بۆ بەجێگەیانی سیاسەتەکانی بە تایبەتی دژی کورد لە ڕۆژاوای کوردستان و باکووری سوودیا ئەو هاوپەیمانی دروستەکە ئەو شێوە هەنگاوە هەڵێنێ بەڵام ئایا چەند ڕووسەکان لەگەڵ ئەوان ئێمە باوەڕ من خۆم باوەڕ ناکەم ڕووسەکان ڕێگە بدەن کە تورکیا ینی بە شێوەیەکی ئەسکەری هێرش بکاتە سەرمەند بە جوو باکووری سووریا ئەو جێگایانە لەوانەیە ئەمە بەس بۆ ترساندنی هێزەکانی خەسە دەبێت بۆ ئەوەی خۆشیان پەیوەندیەکەن پیان ئەڵێن ئەگەر ئێمە ڕێگری نەکەین تورکیا ئەو شوێنانە داگیر دەکات دێتە ئەوێ ئۆپەراسیۆنی ئەسکەری تیاگە ئێوە شوێنان تەسلیمی ڕژێمی سووریا بکەنەوە ئەو کاتە ڕووسەکان لەوا قانجازەکەن چکە ئەو جێگاگەن ئەگەرێتە بن دەسەڵاتی حکوومەتی ڕژێمی سووریا و تورکەکانیش ئەویان پێ باشترە ینی ئەڵێ ئەگەر نەش وەکو ئەفرین و هەنێک جێگە نەکەوێت وەکو ئیدلیب وانە نەکەوێتە ژێر دەسمان با ئەو جێگەن سووریا چونکە ئێستا لەم کۆبوونەوەی سوچی لەسەر مەسەلی تیرۆر قسە کراوە ینی مەسەلی تیرۆر بەلایەن ڕووسەکان و پێناسیشی هەیە بەلایەن تورکەکان و پێناسیشی هەیە ینی ڕووسەکان مەسەلەی تیرۆر لای ئەوان ئێستا بەنسبەت تورکیاوە هێزەکانی قەسەدت گروپیش تیرۆریستین بەڵام بەنسبەت ڕووسەکان پۆتین ئەوان پەیوەندیان هەیە لەگەڵ ژووری مشتەر عملیاتیان هەیە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتە لەوانەیە ئەوان محاولە بکەن بڵێن ئێوە بڕۆن هەنگاوێ بچنە پێشەوەیان هەڕەشەیە بکەن یان ڕێگەیان با فڕۆکە بەکاربێن لە هەنێک جێگە بەس بۆی هێزەکانی سووریای دیموکرات ئیجبار بکەن و ئەو شوێنانە بگەڕێتەوە ژێر حکوومەتی سووریا چونکە پێشتریش مامەڵێکی بەم شێوە هەبووە لە بینی ڕووسەکان و تورکەکانە لەسەر مەسەلەی تیرۆریش تا ئێستا کەسیان نازانێت کێ بە تیرۆردانێن تورکەکان ئەواڵن بەڵام لێکشتان متەفیقن تا ئێستا ئەوان متەفیقن لەسەری کە بەرەی نووسرا گروپێکی تیرۆریستین بەرەی نووسە گروپێکی تیرۆریستیە هەچەند گروپی نووسری سەر بە قاعیدە پێشتر تورکەکان دامیان کردوون هاتوونێتە ئیدلیب ئێستا تورکەکان بۆ بەرژەوەندی خۆیان بۆ ئەو ڕێکەوتن لەگەڵ رووسیا کردویانە بەرەی نووسریان خزون ناو لیستی تیرۆر و احتیمال هەیە ئیجباریشیان کرد بڵێن ئەوێ لە ئیدلیب بکشێنەوە لەو جێگانە بکشێنەوە بکەوێتەوە بەدەستی حکوومەتی سووریا تەسلیمی رووسیا و سووریای بکەن باشە زۆر سپاس کاک زەردۆشت جەلال شارەزا لە کاروباری تورکیا سپاس بۆ ڕوونکردنەوەکانە بۆ ئێمە سپاس بۆ ئامادەبوونت دووبارە بەخێر هاتین